بەڵێ هەر لە واشنگتن دەمێنینەوە دەمانوێت گفتوگۆی زیاتر لەسەرم هەڵبژارنە بکەین بەڕێز دکتۆر بیلال وەهاب لە ئینستیتوتی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕێگەی سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت لە واشنگتنەوە. دکتۆر ئەم کاتتان باش، سپاس بۆ ئەوەی کە ئامادەن لەگەڵمان. ئەمەوێت سەرەتا لەوە بپرسم ئەم هەڵبژارنە چی لە سیاسەتی ئەمریکا دەگۆڕێت؟ سەرەتا ئێوارەتان باش، ئەم هەڵبژاردنانە هەڵبژاردننی گۆڕینی ناو کۆنگرسن. هەمیشە وا هاتووە لە وڵاتە کاتێک کە ئەم هەڵبژاردنانە دەکرێت هەڵبژاردننی باڵی نیوەی ساڵ یاخودتر لە کاتێکایەکە ساڵێکە لە کۆچ سپیە بۆیە وەکو جۆرێکە لە ڕیفراندۆم ئەمکانێکە لەسەر ئەدای ئەو حیزبەی کەوا لە کۆشت ئێستا حزبی دیموکرات و جۆرێکە لە دەنگ بازیبوون یا ناڕەتینە بەرامبەر بە ئیدارەی ساڵی ڕابردوو هەمیشە عرفی شووە ئەو حیزبەی کە لە کۆشتی هەڵبژاردنانە بۆیە وەکو چۆن کاگە عیساش توقعات بەرەوە ئەوە کۆنگرس اسمی کۆماریەکان دیموکراتەکان بڕوە. ئەگەر پرسیارەکەی جنابەت سیاسەتەکان چۆن بۆ بەنسبەت هەندێک ئەو کاتە حزبی دیموکرات هاتووە یانیش ئەنجومەنی نوێنەرانی ئەو کاتە توانای یاسایی نامێت. بەڵێ ئەو توانایە ئەو لای حزبی کۆماریەکان و هەندێک ڕەشەشیان لەلایەن ویکلانێ بودجێت لە لای کۆنگرس. بەڵام لە هەندێک مەلەکەوە بایدن کۆنگرس بدۆڕێنن کاتە ئەو بابەتانی کە کۆنگرسەوە نییە زیاتر. بەڵێ دکتۆر بیلال دەنگت بەباشی ناگاتە من جا هاوکارانم یارمەتیمان بدەن دەنگەکە چاک بکەن ئەگەر دەنگەکە باش ببێت چونکە بەباشی دەنگەکەت ناگاتە لای منوە بەبەستمە گفتوگۆکە تەواوکەم لەگەڵ بەڕێستا با ئەم پرسیارەش بکەم بەشک و بە خزیاوەرمان بێ دەنگەکەت باش ببێ. ئەم هەڵبژاردنە کاری بایدن قورس دەکات یاخود ئاسان؟ بایدن بۆ لە ئێستاوە هۆشداری ئەدا ئەمەی کە دەیڵێت ئەڵێ کاری من ئاسان نابێت، ئەمە هۆشداریە یاخود ترسە؟ لە ڕاستیە هەردووکیانە، چونکە کاری بە ئاسانی لەبەر ناڕوات لەمەودا لەبەرەوەی کە وەکو ئاماژەم پێکرد مەسلەی دەرکردنی یاسا کە دیموکراتەکان چەند پرۆژە یاسایەکیان هەیە دامێتەری بکەن ئەو کاتە دیموکراتەکان ناتوانن پرۆژە یاساکانیان لە کۆنگرسێکا بەرەو پێش ببەن کاتێک کە ئەو کۆنگرسە لەلایەن حیزبە نایارەکە بێت لەلایەن حیزبێکی ئۆپۆزیسیۆن بێت. ئەمە کێشەیەکی گەورەی بۆ سەکات. هەندێک لەو سیاسەتانەشی کەوا بایدن دەیەوێت وەکو سەرۆکی ئەمریکا بەرەو پێشی بخات پێویستی بە بودجەیە، بەڵام بودجەش لای کۆنگرسە بۆیە ئەگەر هاتوو کۆنگرس بە جۆرێک بودجە دەربکات دژ بەو پرۆگرامانە بێت کەوا بایدن دەیەوێت ئەوەش لەوانەیە کاریگەری نێت. زۆر باشە دکتۆر بیلال، هەندێک ڕاپرسی کراوە باس لەواکرێت کە کۆماریەکان ڕەنگە براوە بن. ئایا ئەمە پێچانوانیە ئامادەکاری بێ بۆ هەڵبژاردنەوەی سەرۆک کۆمار سەرۆکی وڵاتە بۆ ساڵی 2024 و بە تایبەتی بۆ ترەمپ ئامادەکاری بە شێوێک لە شێوەکان بۆ ئەو هەڵبژاردنە؟ بڵێ هەڵبەت وایە با ئیزافەیەک ئیجازە بدە ئیزافەیەک بدەم لەسەر وەڵامی پرسیارەکەی پێشترە دەویش وەزم لە کاری دەنگ تێکچوونەکانە گەیشتەویشەوەیە کاتێک کە سەرۆک حیزبەکەی سەرۆک کۆنگرس ئەدۆڕێنێ ئەو کاتە جەختکردنەوەی لەسەر هەندێک لەو دەسەڵاتانەی کەوات لە لای سەرۆکی وڵاتە زیاتر جەختی لەسەرکاتەوە کە یەکێک لەوانە بریتە لە سیاسەتی دەرەوە. بۆیە ئەگەر کۆنگرس بچێتە لای جمهوریەکان لای کۆماریەکان لەوانەیە ئیدارەی بایدن و شخصی بایدن خۆی ئاوڕێکی زیاتر لە سیاسەتی دەرەوە بداتەوە زیاتر لە جاران لەبەرەوەی کە سیاسەتی دەرەوە لە لای سەرۆکی وڵاتە دەسەڵاتی کۆنگرس کەمتر بەسەر یازاڵە. بەیست پرسیارەکەی پرسیاری جنابەت ئەمە پرسیارێکی گرنگە. ڕاستی دیموکراتەکانیش بۆیە تۆزێک لەم دۆڕانە بزاتە پرسن، چونکە زۆربەی کاندیدەکانی حزبی جمهوری حزبی کۆماریەکان کاندیدێکن کەوا نزیکن لە ترەمپ. ئەڵبەتە جناب تەزانی پێشەوەی کەوا دیموکراتەکان و کۆماریەکان دژ بە یەک مناقەسە بکەن لەناو خۆی حیزبەکە سەرەتا هەڵبژاردن دەکرێت بۆی کەوا کێ دەبێتە نوێنەری ئەو حیزبە بۆ پۆستی کۆنگرس لە فلان شوێن.
بۆیە زۆربەی ئەو کەسانی کەوا ئێستا نوێنەری حزبی کۆماریەکانن ئەوانن کە لە ترمپەوە نزیک، ئەوانەی کەوا لە ترمپەوە دوورن یاخود پشتگیری لە ترمپ ناکەن یاخود تەنانەت ڕوا ناکەن کە ترمپ لە هەڵبژاردنەکانی بەرامبەر بە بایدن دۆڕاندوێتی، ئەمانە هەمووی وەلان کراون. بۆیە ئەتوانی بڵێ حزبی کۆماری ئیمڕۆ حزبی ترمپە، و ئەگەر کۆماریەکان بتوانن حزبەکەی ترمپ بتوانێت لەم هەڵبژاردنانەی ئیمڕۆوە پاڵا دەست بێت، ئەو کاتە جۆرێکی تر لە با بڵین تین ئەداتەوە ترمپ کەوا لە 2 ساڵی داهاتووە باس لەوە کاجارێکی تر بێتەوە ناو هەڵبژاردنەکە. بەڵام ئەگەر بدۆڕێنێ ئەو کاتە دایکم فرسەتێکەدا بۆ کەسانی ناو حزبی کۆماریەکان کە دەست بە ترمپن، با بڵێن بایمە ترمپ لە کۆڵ بکەینەوە، چونکە لەژێر سایی ترمپە هەم کۆشکی سپی لە دەستی کۆماریەکان سەندایەوە و هەم هەردوو بەشەکەی. دکتۆر بیلال بە خوێندنەوەی بەڕێستان چانسی کامیان زیاترە، کۆماریەکان یا دیموکراتەکان؟ چانسی کۆماریەکان باشتر بوو لە ماوەی هەفتەی ڕابردوو، بەرزایی نوزمایی تیا بوو، بەڵام لەم هەفتەی ڕابردووە کۆماریەکان توانیان زیاتر بچنە پێشەوە. بۆیە تەسەورەکەم کۆماریەکان وەکوتم بە پێی تەوەقعاتی ئیستیطلاعاتی ڕێی کە کراوە لەلایەکەوە بۆ پێی ئەم با بڵین ترەندە مێژوویەی کەوا ئاماژەم پێکرد لەم هەڵبژاردنانە هەمیشە ئەو حیزبەی کە لە کۆشکی سپایە زۆربەی کات دەیدۆڕێنن، هەڵە بەڵام زۆربەی کات دۆڕان. دکتۆر بیلال بە ئەم پرسیارەشت ئاراستە بکەم لەسەر دروشمەکان پێم خۆشە قسە بکەین، بۆ خۆتەزانی دیموکراتەکان و کۆماریەکان هەندێک دروشمیان هەیە بۆ ئەم هەڵبژاردنە. ئەوەی کە دیموکراتەکان دەڵێ ئێمە متمانەمان گەڕاندۆتەوە بۆ ئەمریکا و گەڕاوینەتەوە ناو ڕێکخراوە جیهانیەکان کە پێشتر لە سەردەمی ترمپە لە هەندێک لە ڕێکخراوەکان هاتبوونە دەرێ و کۆمەڵێک قسەی دیکە. لە بەرامبەردا کۆماریەکان باز لەواکەن کە دەڵێن ڕێژەی هەڵاوسان زیادی کردووە، قەیرانی خۆراک و وزە هەیە، و گرنگترین شت کە کۆماریەکان باسیەکەن زیادبوونی ڕێژەی تاوانە. پرسیارەکە ئەوەیە، یعنی دروشمی کامیان واقعیترە بۆ ئێستای ئەمریکا؟ خۆی لە ڕاستیە وەکو فیلەکە و پێنج کوێرەکە وایە، هەر کەسە و دەست لە لایەکی ئەدا، هەرێکێکی لەم حیزبانە هەڵبەتە بەشانی ئەو لەیلایە گۆرانیەڵن خۆیان ئەیناسن، و هەر کەسێکیش با بڵێن جۆرە دەنگدەرێکی تایبەتی هەیە کەوا دەیانەوێت بەلای خۆیانە ڕای بکێشن. ئێستا لەیلای کامیان باشترە؟ ببوورە لەیلای کامیان گرنگترە بۆ ئێستای ئەمریکا؟ جا ئەمە نەتیجەی هەڵبژاردنەکان باسی یەکلایی دەکاتەوە. بەشێکی ئەم دوو حیزبە کە جیاوازن بەشێکی ئایدۆلۆژیایە. بۆ نمونە حیزبی دیموکرات زیاتر لیبراڵن، بۆیە زۆر جەخت لەوە دەکەنەوە کەوا بۆ نمونە حکوومەت زیاتر لە کاریگەری هەبێ لە ئابووریا، پارە زیاتر سرف بکا لە مەسەلەی جادە و بان و قوتابخانە و هەتا دوایی. بەڵام ئەمە بالمقابل ڕێژەی زەریبە لە هاوڵاتیان و لە بزنسەکان زیاد دەکات. جمهوریەکان بەعکسەوە دەیانەوێت زەریبە کەم بکەن، بەڵام لە هەمان کاتا جمهوریەکان زیاتر کۆماریەکان زیاتر وا خۆیان دەرەخەن یاخود وا باسەکەن کەوا ئەوان دژ بە تاوانن، دژگیری لە پۆلیس دەکەن، دژ لە دژایەتی بۆ نمونە هیچەی غیرە شەرعی ئەکەن بۆ ئەم وڵاتە. دیموکراتەکان لەم لایەنەوە زیاتر شلگیرترن، بەڵام کە شلگیرترن خزم و کەسوکاری ئەو هەموو مەکسیکی و هەموو مهاجرەوە هەموو پلاتینەوە هەموو ڕۆژهەڵات ناوەڕاستی کەوا لێرە هەن زیاتر دەنگەکانیان بۆ جمهوریەکان بۆ دیموکراتەکانە بکورە، بۆیە زیاتر باسی پێکەوە ژیان و تەنەوع و هەتا دوایی ئەەکەن. بەڵام هەمیشە هەڵبژاردنەکان کە دێنە پێشەوە یەک دوو بابەتن کەوا دەشتە سەرەوە و دەبنە بابەتی سام. ئەم هەڵبژاردنە بە نسبەت کۆماریەکانەوە جەختێکی زۆر لە مەسەلەی هەڵاوسانی ئابووری دەکەنەوە، لەلایەن دیموکراتەکانیشەوە جەختێکی زۆر لە مەسەلە با بڵین سۆشیاڵەکان دەکەنەوە لەم وڵاتە یەکێک لە مەسەلەکانی کە خەڵک لەسەری ئەدۆڕێ و ئەیباتەوە ماسی ئافرەتێک ئایا ئەتوانێت مناڵی خۆی لەبار ببایان نە. بۆیە ئەم بابەتانە هەمووی ئێستا زیاتر سەختترن لە بابەتەکان تر، بەڵام بەرابەر بە ساڵانی ڕابردوو بۆ نمونە سیاسەتی دەرەوە پولەکەی تەڕیشە باس. بەڕێز دکتۆر بیلال وەهاب لە ئەنستیتوتی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، گەلێک سوپاس بۆ شرۆڤەکانە.